تصورەکەم ینی مەسلەی تەمان ئێمە لە حتا لە قانون ڕێگەدا بووی 15 ساڵ زەواجکە لە حاڵەتی ضروری قوسوایە حاڵەتێکی پێویستی تایبەت هەیە قانون تەقدیری ئەکا محکمە تەقدیری ئەکا ڕێگەدا بە 15 ساڵ زەواجکە بەس دەوە خوارتر ناتوانێت زەواجکە قانونیان ڕێگەی پێ نادرێت و شەرعەنەوەش خۆی بۆ خۆی جێگەی قسە و باس من تەسەورەکەم ئەگەر ئێمە ئەو ڕۆشنبیریە هاوسەرگیری و یاسایی و شەرعیەمان نەبێ نەک لە تەمەنی 15 لە 45 شاژنی ببێنە فەرقی نییە لەگەڵ 15 ساڵێکەیە بۆ چکە کابرا نازانێت تعاملکە لەگەڵ ئەو واقعی کە هەیە نازانێت تعاملکە لەگەڵ خێزانەکەی لەگەڵ مناڵەکەی لەگەڵ چی ینی ئەو داتایەنی کە ئەسە داتای مناڵپارێز کە جەنابەت باس خۆ بەپێی ئەو داتایە بێ لە نێو تەمەن مناڵەکانە ڕێژەی تەلاق کەمترە وەک لە داتاکەی حکوومەت چکە داتاکانی تر بە کۆ یەک لە سەرسی حاڵەتی تەلاقبانی لە پرۆسی هاوسەرگیریە ئەم داتای نزیکەی یەک لەسەر 5 لەوانی کە تازە زەواجان بە پێی ئەو داتایی کە جەناب باس کاتە ئەمە کەمترێکە بۆ خۆی من تەسەورەکەم وەکو عەرزم کردن ینی ئەم پرۆسەیە پێویستە وەک مؤسسە تەعام وەکو دامەزراوەیەکی تایبەت تەعاموی لەگەڵا بکرێ پێویستە بە هەند وەربگیرێ ینی خوای پەروەردگار لە خیتابی قورئانە چۆن باسی پەیوەندی ژن و مێردەکە بۆ نمونەکە خوای پەروەردگار ئەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن بزانە ئەمە چەند خیتابێکە هەست بە پێویستی تو ئەکا بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر و ئەو بۆ تۆ یا بۆ نمونە ئەفەرمێ وعاشروهن بالمعروف ئەمر ئەکا بە مطلقی بەوەی یا حتى لحالة طلاقة فإمساك بمعروف أو تسريح بإحسان حتى لحالة طلاقة أمرك بوي تسريحك بإحسان بإمساك بمعروف به خواي پروردگار يعني لهمو آية كان ترى خواي پروردگار بس لم شواز پەیوەندی ئەکا ئێمە وەکو عەرزم کردی میدیاکان دەسەڵات وا وێنای پەیوەندی هاوسەرگیری ناکە ڕێکخراوەکان بۆ نمونە ڕێکخراوەکان من تەسەورەکەم پشکێکی گەورە بەرپرسیارەتی ئەگەرنە ئەستۆ بۆ خیتابی ڕێکخراوەکان لەم ڕۆیە خیتابێکی عیدائیە خیتابێکی دوژمنکارانەیە بۆ من ناڵم هەموو ڕێکخراوەکان بە زۆربەی ڕێکخراوەکان کاری لەسەر ئەوە کردو ژن بکەن بە دوژمنی پیاو چۆن هاتووە بۆ نمونە خۆی عادەتەن لە عیلمی ئیجتیماعە تۆ چۆن نتوانی کۆمەلگاتێک بی یەکێک لە فاکتەرە سەرەکەەکانی تێکدانی کۆمەلگا بریتێ لە تێکدانی ژن بۆ چونکە ژن وەکو چۆن عمود وەکو چۆن کۆڵەکەی ماڵ ژن کۆڵەکەی ماڵە پیاو خۆمان لە کوردەواری شەواڵین ئەڵین پیاو باە یا پیاو سێبەرە لە ماڵە بەس کۆڵەکەەکەی کە ماڵڕا ئەگرێ بریتێ لە ژن ئەوان دێن کاریگەریەکی ژن سلمی لەسەر ژن ئەکەن بۆ نمونە ڕۆڵی ژن وەکو دایک ڕۆڵی ژن وەکو خێزان ڕۆڵی ژن وەکو گەورەی ماڵ ئەمانە زۆر کەم ئەنرخێنن کەی ژن بە گەورە ئەزانێ ئەگەر ژن بچێتە دەرەوە ئیشکە بۆکو دایک کە پێی ئەڵێ ئەم ژنە ژنی ماڵەوەیە ئەڵێ ئەمە ئەو ژنە یعنی ژنێکی کەمە بۆ ئیژناکەی لە دەرەوە بۆ ناچی با داهاتێکی سربەخۆت هەبێ بۆی بێمنێت بی لە مێردەکەت هەموو علاقەی خۆشەویستی و ژن و مێردایەتی و دایک و مناڵەکە کورتەکاتەوە لە فاکتەرە دارایەکەیە کەوتمان کاریگەری هەیە بەس ئەو کاریگەریەی نییە تۆ بتەوێ ژن بەمە لە ژێر سێبەری مێردەکەی بێنیتە دەرەوە تۆ ژنە بیتە دەرەوە لە دەرەوەی ئیشی پێەکەی بژن ئەبەی لە حەزانەیەەکە ژن لە ماڵەکەی خۆیان خزمەتی دوو مناڵەکە لە حەزانەیە خزمەتی 200 مناڵەکە کامیان باشترە کام مناڵ مافی لەسەر ئەو ژنە زیاترە مناڵەکەی خۆی کە حەقی خاصی هەیە مناڵی کۆمەلگا کە حەقی عامی هەیە ژنەکە ئەبێ لە دائیرەیە یەکایکی بە موظفە ڕۆژی 100 پیاو ئەمری بەسەراکە بەس ئەمری مێردەکەی پێ سوکایەتی ئەمری مێردەکەی پێ ئەوەیە نابێ مێردەکەی باشە تۆ مراجع هەر مراجعی بێ ئەمری بەسەراکە لە دائیرەکەیە پێ دەڵێ ئەوە بکە ئەوکە من نامەوێت لە پێگەی ژن لە دەرەوەی ماڵ لە کاری ژن لەوە کەم بکەمەوە نە بەس من ئەمەوێ ژن لەوە حاڵی بێ ئێستا یابان پرۆسەیەکی هەیە هەر ژنێک بڕوا لە ماڵەوە واز دەکات لە گشتێکی بێنێ خزمەتی مناڵەکانی کا مەعاشەکەی دەرەوەی ئەداتێ بۆ چونکە ئەزانێ مناڵی بەرەو فەوتانە چێ تۆ مناڵەکانی خۆت بەرەڵایە ئەچی خزمەتی مناڵی خەڵگەکەی مێردەکەی خۆت بێ خزمەتی پیاوی خەڵگەکەی بۆچی ئێمە بۆچی پێگەی ژنمان کەم کردێتەوە ڕێکخراوەکان وا وێنە ئەکەن یعنی بۆ نمونە کە دێ باسی دەوری پیاوەکە لە خێزانە باوک وەکو نزیکترین کەس وەکو سێبەری خێزانەکە وێنە ناکە ئەڵێ السوڵتە الئەبەویە پیاو سالاری کە تۆڵی پیاو سالاری ژنەکە یەکسەر ئەوەی بێتە کە ئەم پیاوە دوژمنەیە کە ئێوێ هەیمەنەی خۆی وەکو چۆن دەسەڵاتێکی تر ئێوە وڵاتێ داگیرکە تو یەکسەر بە چاوی دوژمن سێریەکەی ئەڵێ ئێوە پیاو سالاری بکە لە خێزانە ئەی بۆ ناڵی پیاو باوکە لە خێزانە پیاو مێردە لە خێزانە پیاو ئەو کەسەیە کە بەیانی هەتا ئێوارە ماندوو ئەبێ لە پێناو بەختەوەری خێزانەکەی ئەو مۆمەیە ئەتوێتەوە لە پێناو ئەوی ڕووناکی بۆ خێزانەکەی دابینکە بۆ نای ئەم خیتاب ینی ئەمە دەسەڵات کاریگەریەکی خراپی هەیە ئەمە وای کردووە ئێمە بەبوونی ئەم هەموو ڕێکخراوە ئێمە چەند ڕێکخراوی ژنانمان هەیە من تەسەوڕەکەم 100 ڕێکخراو زیاترمان هەیە ئەنجومەنی باڵای خانمان چیمانێ دنیای دام و دەستگای فەرمیمانەیە کە پەیوەندیان بە چەندەها شەڵتەرمان کردوێتەوە بۆ ئافرەت باش وەرن لە دوای 20 ساڵ لە هەموو ئەم هەوڵانە ڕێژەی تەلاق لە زیابوونە یاکەم بوو
لە زیاو بوونە کەواتە ئەمانە ئێمە وەکو نەخۆشێک واین دکتۆرێک ماوەی 20 ساڵە خستوونێ تێژێر عیلاجێک و بەڵام نەخۆشەکەمان بەرەو زیاد بوونەچێ کەواتە ئەم دکتۆرە کەسێکی نەزانە ئەم عیلاجانە بەکەڵک نایەن ئێمە ئەبێ بە شوێن عیلاجێکی ترا بگەڕین بۆ ئەوی دیاردەی تەلاق کەم بکەینەوە ئەم ڕێکخراوانە خیتابێکی عیدائیان ناوە بەگوێژنە بەداخەوە و زۆربەی حاڵەتی تەلاقەکان ئەمانە دروستی کردن ژن فێرەکاڵ لە پیاوەکە و نەخۆیتەوە ئەو چیە و تۆ چیت باشە ژن با پیاوەکە بخڕێ مەسەرن با پیاوەکە تووڕە بێ علمیان بۆ نمونە ئەگەرێمە بڵین ئەڵین باژن نەمامێک بێ لە ماڵەوە کە پیاوەکەی ڕەشەبا بوو هەڵی کرد با بشتێتەوە لەگەڵی ئەگەر ڕق بووە سێ ئیشکێنێ ئەگەر بشتێتەوە لەگەڵ ڕەشەباکە سەعاتێکە 2 ساعاتە دوای ئەم ئەچێتەوە دۆخەکەی جارانی خۆی ئەوەسێتەوە ڕەشەباکە خاوە بێتەوە بەڵام کێشەی ئێمە ئەوەیە ئەم ئەڵێ ئەنەک ئەڵێ بەگەشت ڕەشەباکە بچێت ڕەشەباکە ئیشکێنێ کابرا انفعالەکە ئێمە ئەزانین طبیعەتی حاڵەتی لێبوردنەوەی مامۆستا ئاوان ئاماژەی پێکرد ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک شتمان پێڵێ زۆر ئیسفادەی لێ یەکەین بۆ نمونە ئەفەرمێ لا یفتک مؤمن مؤمنة ئەفەرمێ با هیچ ئیماندارێکی پیاو ڕقی لە خێزانەکەی نەبێ بۆ ئەفەرمێ ئین کەریه منها خلقا رضي منها آخر ئەگەر تۆ ڕقی لە ئەتوارێکێتی دێها ئەتواری تری هەیە چاکەکانی خراپەکانی ببەخشە بە چاکەکانی بەس ئێمە ئەمانەمان نەکردووە ئێمە ئەڵێین وا وێنای خێزانەکەین بەوەی خێزان کۆمەڵێک جەمسەری تایە ئەم جەمسەرانە ئەبێ لەسەر ئەساسی مەصالح ئەبێ لەسەر ئەساسی ندیەت تەعاملکەن نەک لەسەر ئەساسی تەعاون و تەکامل ئەبێ ژن لەوە تێبگا کە پیاوەکەی متەکامیلە بۆ بەشێک لە کەسایەتی تۆ پیاوەکەتە پیاوی ژوا تێبگا بەشێک لە کەسایەتی ئەو خێزانەکەیەتی من تەسەورەکەم بەم ڕوحیەتە تەعاملکەین لەگەڵ خێزانە بۆ خیتابە قورئانی کە خوا چۆن وێنای ژن ئەکا بۆ ئێمە چۆن وێنای ئێمە ئەکا بۆ ژن بەم خیتابە تەعاملکەین من تەسەورەکەم ئێمە زۆر ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو حەدیثە مەوساوان ئاماژەی پێکرد کە ئەفەرمێ لە ضلع دروست کراوە طبعا ئێستا ئەم حەدیثە خەڵکانێکی خراپ وا وێنایەکەن کە پێغەمبەری خوا وتێتی ئافرەت پەراسوویەکی خوارە بابە ئافرەت وتێتی پێغەمبەری خوا فەرمی ئافرەت پەراسوویەکی خوارە خواری مەبەستی خواری ئەتوانی نییە مەبەستی خواری چەمانەوەی عاتیفی بوونێتی ئەنی ئەم پەراسووە چۆن چەماوەتەوە بۆ چەماوەتەوە بۆی دڵ بپارێزێ ئافرەت چەمانەوەکەی لە ڕوە عاتیفیەکەیەوەیەتی ئەڵە فەرمی ئەم ئافرەتە عاتیفیە تۆ ناتوانی ئەم لایەنە عاتیفیەی ئەو ئەگەر بتەوێ عاتیفی نەبێ ئیشکێنی ئەگەر بتەوێ ڕاستی کەیتەوە ئەنجا ئەم عاتیفی بوونە طبعا حتا لە مێشکی ئافرەتە ئەو بەشەی پەیوەستە بە عاتیفەوە مێشکی ئافرەت ئەو بەشەی فراوانترە لە مێشکی پیاو ئافرەت لەم ڕووەوە کە عاتیفیترە پێویستی پێیەتی بۆ چکە ڕۆڵی ئەو دایکە دایک ئەگەر عاتیفی نەبێ ئیمتیازێکی گەورەیە نابێ بە نەقص سەیر بکرێ پیاو بڕیارەکانی عاقلانەتر ئەدا عاقڵ مەبەستم بەوە نیە ژیرتر ژیری ئەم دوانە دووشی لێکجاوزن پیاو هەڵچوونی زەحمەتتر ئافرەت زوو هەڵەچێ زوو دەسەکە بە گریان زوو دەسەکە بە پێکەنین زوو سوڵحەکە زوو ئاشتە بێتەوە باشە زوو شەڕەکە پیاوانیە پیاو مەنگتر لەم مەوزوعانەیە هەڵەکە ئیستیجابەی بۆ ڕەتفعلی بۆ نمونێ ئافرەتێک بڵێ براکەت مرد بە پیاوێکیش بڵێ براکەت مرد سێ ڕەتفعلی ئەم دوانە بکە ئەو ئەبورێتەوە یا عقیژێنێ و هاوارەکە و قژی ئەڕنێ و دەم و چاوەڕنێ و جێن ئەدڕێ بەس پیاوەکە ئینفعالەکەی مەنگترە ئینفعالەکەی ئەو سەریعترە و زووتریش ئەو لە بیرێکێ بەس پیاوەکە خەفەتەکەی درەنگتر لە بیرەچێ ئەم دوو شتانە ئێمە ئەگەر ئەم خوێندنەوە واقعیانەمان هەبێ نەک ئەو خوێندنەوە عیدائیانە ئێمە بین ئافرەت بکەین بە دوژمنی پیاو مناڵ بکەین بە دوژمنی باوک خوێندکار بکەین بە دوژمنی مامۆستا ئێمە ئێستا وامان لێ هاتووە ئێمە ئێستا مناڵ فێرەکەین ئەڵین کاکە باوک چی بۆ تۆ کردووە باوک چی ئیمتیازێکی بەسەر تۆ یا زیاتر هەیە ئەو باوک ئێوێ هەیمەنەی خۆی بسەپێنێ تۆ نابێ قوبوڵیکەی